51 دوکان و کۆگال لە کەرکووک سووتان لە سلێمانی خاوەن بەڕادەکان و لە دووهۆک دوکاندارەکان گرت بوونەوە. بە یەک باران جوتیارانی گەرمیان ڕەنج بە خەسار دەبن. سڵاوتان لێبێت. ئاگر ڕەنجی 51 خاوەن دوکان و کۆگای لە بازاڕی خانقرداری کەرکووک بە خەسار برد و زەرەر و زیانێکی زۆری مادیان بەرکەوتووە. لا بەرەبەیانی ئەمڕۆ لە شیرینی خەودا و دوکاندارانە ئاگادار کراونەتەوە کە بازاڕەکان ئاگری گرتووە. تا فریای کەوتون و تیمەکانی بەرگری شارستانی دوای 3 کاتژمێر کۆنتڕۆڵیان کردووە، 51 دوکان و کۆگا 8 بایان بۆ دەرنەچووە بە تەواوی سوتاون. سەرچاوەیەکی ئەمنی تایبەت کە نەیویست ئاماژە بە ناوەکەی بکرێت بە 964 وت. بەهۆیەوەی ئەو بازاڕە تایبەتە بە جلوبەرگ و جوانکاری ئاگرەکەی بە زووی تەشەنەی کردووە و کۆی گشتی 14 کۆگا و 36 دوکان بە تەواوی سوتاون و چەند دوکانێکیش بە هۆی دووکەڵەوە زیانیان پێگەیشتووە. گرانی نرخی کارەبا بۆتە سەبەبی فرێدانی 4 تۆن سەوزە و میوە بە شێوەیەکی ڕۆژانە تەنیا لەبەرەوەی ناتوانن بەڕادەکانیان کار پێ بکەن. هەردی بەحەمەد فرۆشیار لە علوەی سلێمانی بە 964 وت بەهۆی گرانی یەکەی کارەباوە ناتوانن ساردکەرەوەکانیان کار پێ بکەن و لە دوای مانەوەی سەوزە و میوە خراپ دەبێت و فڕێ دەدەن و لە یەک بارسێ و بە قسەی خۆی نزیکەی 7 ملیۆن دینار زەرەری کردووە. لە دووهۆکیش دوکاندارەکانی بازار لە بەردەم پارێزگا گرت بوونەوە دژی لابردنی پەردەی دوکانەکانیان و دەڵێن چەند ساڵە ئەو پەردانیان هەر هەیە و دەبێت ڕێکاری دیکە بگیرێتە بەر بۆ ڕێگریکردن لە کەوتنەوەی ئاگر. بەشێک چاوەڕێی بارانی ڕەحمەتە و بەشێک دەستیان لەسەر دڵیانە ڕەحمەتەکە ببێ بە نەکبەتی بۆیان. جیاوازی وەرزی دروێنەی گەرمیان لەگەڵ سلێمانی خەریکە جوتیارانی گەرمیان ڕەنج بە خەسار دەکات. لە گەرمیان وەرزی دروێنەکردن لە سەرەتای مانگی پێنجەوە دەست پێ دەکات، بەڵام بڕیارە سایلۆی کەلار لە 1/6 2024ەوە بکرێتەوە. بۆ ئێستا جوتیاران گەرمەکەیان دروێنە کردووە و چاوەڕوانن سایلۆ بکرێتەوە. ڕزگار شەریف جوتیارێکی ناحی ڕزگاریە قسەی بۆ 964 کردووە و ئێژێ گەرمەکانیان لەو دەشتە کۆ کردوێتەوە و دەستیان لەسەر دڵیانە باران نەبارێت دەنا ڕەنج بە خەسار دەبن. کاروان ڕۆو بەڕێوەبەری سایلۆی کەلار بە 964 وت ناتوانن تا 1/6 سایلۆ بکەنەوە چونکە سایلۆکەیان سەر بە سلێمانیە و لەوێش وەرزی دروێنە درەنگ دەست پێ دەکات. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێک کە لە سایتی 964.krd هەیە، هەواڵێکی تا ڕادەیەک دڵتەزێنە. بەرەبەیانی ئەمڕۆ لە کەرکووک دوو دراوسێ دەبێتە شەڕیان. من تاوەکو ێستا باوی بەشەڕاتنی دراوسێ ماوە دیارە. ئەم دوو دراوسەیە لەسەر ڕاگررتنی ئۆتۆمبیل بۆتە شەڕیان لە کەرکووک، دواترێکیان دەمانچەی هەڵکێشاوە و تەقەی کردووە لە دراوسەکان، بەڵام یاگا لەوەی کوڕە 12 ساڵەکەی خۆی پێوە دەبێت و فیشەک بەری دەکەوێت و گیان لەدەست دەدات. ئەو کەسێک کە تەقەی کردووە لەگەڵ دراوسەکان بۆتە شەڕی پلەی ئەفسەری هەیە بە قسەی پۆلیسی شارەکە ئێستا لەگەڵ دراوسەکەیان دەستگیر کراون. کوڕەکەشی پێش ئەوەی بگەێنرێتە نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکەەوە گیانی دەستداوە. دایکی ئەو کوڕە 12 ساڵە قسەی بۆ 964 کردووە، دەڵێ قەرار بووە ئەمڕۆ ئامێری یاریکردنی ئەکسبۆکسی بۆ بکڕن، بەڵام قەدەر نەیهێشتووە بریای بکەوێت و یاری پێ بکات. هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران بن.